نەبوونی موچە خەریکە دۆخی بازار بەرەو وەستان دەبات. ئێستا هاوڵاتیان بە تایبەت فەرمانبەران بە ئاستەم دەتوانن خەرجی پێداویستی ڕۆژانەیان دابین بکەن. لە پاڵ نەبوونی موچەدا زۆری نرخی کاڵا و شمەک هێندەی تر باری سەرشانی هاوڵاتیانی قورس کردووە. پارێزگای سلێمانی و بازرگان و کاسبکاران لە هەوڵی ئەوەدان نرخی کاڵا و پێداویستی ڕۆژانە کەم بکەنەوە، بە تایبەت نرخی خۆراک. بۆ مەبەستەش لە کۆبوونەی نێوان پارێزگار و بازرگاناندا بڕیاردرا بازار ئازاد بکرێت و بازرگانەکان لە کەمکردنەوەی نرخدا کێبڕکەی یەکتر بکەن. واڵاکردن بۆ بازرگانان کە بتوانن چی پێویستیەک هەیە لە ڕێگەی سنوورەکانەوە ڕێگەیان بدەین، هاوکاریان بکەین کە بتوانن زۆرترین کاڵا بێنن بۆ ئەوەی زۆرترین پێشبڕکێ بکەن، بۆی زۆرترین نرخ دابەزێنن بۆ هاوڵاتیان. زۆری ڕێژەی باش لەسەر کەلوپەلی هاوردەکراو ڕەنگە تا ڕادەیەک ببێتە ڕێگر لە بەردەم کەمکردنەوەی نرخدا. پارێزگای سلێمانیش دەڵێت هەوڵ دەدەن چارەسەرێک بۆ ئەو بابەتە بدۆزنەوە. ئیسا ئاڵۆزیەک دروستوە لە بینی حکوومەتی هەرێمی کوردستان و لەگەڵ حکوومەتی ناوەندا لەسەر باجەکان. چەند ڕۆژە لەمە پێش ڕێگریان لەو شۆفێرانە کردو کە بار هەڵگریان کردبوو، دووبارەکردنەوەی جارێکتر بە باش. ئەمەش کارێکی خراپە. تەمان بازرگانیەکەی ئەمە ڕائەگرێ لەگەڵ خواروی عراقا. هیوادارین ئەنجومەنی پارێزگای سلێمانجانەوەی پارێزگای بێتە سەرخەت لەسەر ئەو مووزوعە بتوانێت ئەو کێشەیە چارەسەر بکات. هەرچەندە کڕیار لە بازاردا کەمی کردووە، بەڵام کری دوکان و شوێنە بازرگانەکان وەک خۆیان ماون. کاسبکارانیش دەڵێن بۆ جێبەجێکردنی پرۆژەکە دەبێت پارێزگا هەوڵ بدات فشار لەسەر خاوەن مڵک دروست بکات بە پێی ڕۆژ کرێک کەم بکەنەوە. کرێ بۆتە گرفت کابراایەکە کرێکەی بانگی 5 وەرەقە بێ 6 وەرەقە دوکاندارێکی بچووک لە هەمان کاتە لەوانێت 150 دلار بە کرێی مۆلیدە و بە کرێی کارەبا و بە کرێی حرەسەوە زۆر بکەوێت لەسەری. بەڵام ئێمە داوامان کردووە بە زووترین کات پارێزگا لەسەر خەت بێ لەگەڵمانە بتوانین لە 30 بۆ 40 کرێ ئەو سۆپەرمارکێت و دوکانانە دابەزێنین. بەوتەی پارێزگاری سلێمانی بەهۆی کەمکردنەوەی نرخی بانزینەوە مانگانە هەر شۆفێرێک لە سلێمانی 95,000 دیناری بۆ دەگەڕێتەوە. ئاخۆ کەمکردنەوەی نرخی خۆراک چەند کاریگەری لەسەر باشکردنی گوزەرانی خەڵک هەبێت و دەبێت مانگانە هاوڵاتی چەندی بۆ بگەڕێتەوە. بازار بەڕواڵەت لە سلێمانی هێشتا قەرەباڵخە، بەڵام دوکانداران دەڵێن کڕیار کەمە. پارێزگای سلێمانیش دەیەوێت لە ڕێگەی پرۆژەی کەمکردنەوەی نرخەکان هەم جموجۆڵی ناو دوکانەکان گەرم کاتەوە، هەم هاوڵاتیانیش بتوانن پێداویستی ڕۆژانیان دابینکەن. هاوکاریاسین NRT سلێمانی.